سەرەتاش بە تەوەری ستۆدیۆ دەستپێکین و ئەم ئێوارەی کورسات مەگەزین دەواازەیەک بەرەو جیهانی ڕنگ و جوانیەکەینەوە کە بێگومان ئەو جیهانەش جیهانێکی ڕەنگاوڕنگ و جیهانێکی جوان و کە جیهانەکە واقع و خەیاڵتیدا بە یەکتریەگەن کە بێگومان ئەویش فیلم و سینەمایە. بۆچی باس لە فیلم و سینەماکەین لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەو مۆبایلی کە بەدەستی خۆمانەوەیە ئەتوانین ئەو جیهانە جوانتر و فراوانتر بکەین. جا لەبەر ئەوە باسی ئەماکەین لە ئێستادا خولێک کراوەتەوە خولێک بۆ بەکارهێنانی مۆبایلەکانمان کە بتوانین چۆن لە ڕێگەی مۆبایلەکەمانەوە فیلمێک دروست بکەین کە ئەمیش لەلایەن ڤم فاوندیشنەوە بێگومان ئەم خولا کراوەتەوە کە هەمیشە ئێمە لە سەری کورسات مەگەزینەوە ڕۆژانە بە بەردەوامی کار و چالاکیەکانیان لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بۆ ئێوە باسەکەین و ئەم خولەش لە دوای ئەوەیەت کە ساڵی پار فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل یەکەمین خولی خۆی پێشکەش کردووە لە ئەم ساڵیشا بێگومان دووەمین خولی بەردەوامی ئەبێت کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بوو. میوانی ئەم ئێوارەیەمان دوو میوانە بێت کە باسێکی تەواو لە خولەکەەوە لە هەمان کاتیشا باسێکی تاوە لە فستیڤاڵەکەکەین کە بزانین لە ئێستادا لە چ قۆناغێکدایە. میوانەکانمان مامۆستا هەوراز محەممەدە کە بەڕێزیان سینەماکارن وەکو مامۆستاژ لە نێو خولەکە بەشدارە بن هەروەها لەگەڵ کاک شادمان محەممەد کە بەڕێزیان وتەبێژی فستیڤاڵی فیلمی کوردی موبایلە. بەخێر بن بۆ سودی کورسات مەگەزین خۆشحاڵین کام ئێوارێ لەگەڵمانن. زۆر سپاس بۆ کورسات مەگەزین و گرنگیدانی تایبەتان بە هونەر و کولتور بە بەردەوامی. زۆر سپاس بۆ توش. زۆر سپاس بۆ ئێوە کە هەموو جارێک ئەرکە کێشن و گرنگی بەم بابەتە سینەمای کولتوریە ڕەسەنانە یان کە لە ئایندە ئەبێتە پاشخانێکی زۆر بەهێز بۆ ناوەکانی داهاتوو. کاک شادوان ماشەڵڵا بێ بەگشتی هەموو بەرنامەکان تۆ بانگەشتکەین چونکە چالاکیتان زۆرە لەبەرەوە هەموو کاتێک پێویستمان بەتەوە بێت. بە خۆشحاڵیەوە ئەبێ لە بەرە بێ بەتەواوەتی بە خۆشحاڵی و ئەڵبەتە هۆکاری سەرکیەوەیە کە دامەزراویم زۆر چالاکە پرۆژەکانی زۆرە و پرۆژەکانیشی هەمە چەشن و هەمە ڕەنگە بابەتە کولتوریەکان نەگرێتەوە ڕۆشنبیرەکان نەگرێتەوە ژینگەیەکان نەگرێتەوە پاراستنی مافی ئاژەڵان نەگرێتەوە بۆیە پرۆژە زۆرەکانی دامەزراوی وای کردووە کە ناوبەناو من یەکێ بم لە میوانەکان و وەلەو هەندێک جار میوانی تریشمان هەیە کە لە بەشی پرۆژەکان ئامادەیان لێرە هەیە و سوپاسیەوەکەین. زۆر سپاس بۆ توش کاک شادوانە حەزەکەم سەرەتاش لە تۆ دەست بکەم چونکە ئەمێ بزانم سەرەتا بیرۆکەکە چۆن بۆ ڤم فاوندیشن ئەم بیرۆکەی بۆ دروست بوو و لە ئێستادا با بڵێن بیرۆکەکە بەکوێ گەشتەوە. مەبەست لە فستیڤاڵەکە یا خولەکە لە ڕاستیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بووە کە ئەبینین ئێستا گەنجەکان لەسەر بناغی فستیڤاڵی پار کە پێشبینیمان نەکرد زیاتر لە 100 کەس فیلم دروستکە بە مۆبایل کە لە دۆخێکی قورسی ئابوووریە ئەمە وای کرد کە لەلایەکەوە خولی دووەم ڕاگەین لەلایەکی شۆ ئەم ماوەی پێش و هەستمان کرد خەڵک زۆ تێگەیشتنێکی باشتری بۆ سینەما بۆ فیلم دروست بووە لە ئێستاە کەشێکی زۆر باش و گونجاو لەناو گەنجەکانە دروست بووە ئەمە بەشێک بۆ لەوەی کە هاندانێک دروست بێ و لە هەمان کاتیشا ئەبێ جوانتر و باشتر تێگەیشتنمان هەبێ بۆ دروستکردنی فیلم بە مۆبایل چونکە دروستکردنی فیلم بە مۆبایل ڕەنگە دید و ڕوانینی جیاوازی لەسەر دروست بوو بێت. ئێمە ئەو خولە بێجگەلەوە یارمەتی دەر و پاڵپشتێکی بەهێزە بۆ گەنجەکان و بۆ کەسانی بە ئەزممویش لە سینەمایە ئەوانە لە پشت ئەوە هەن کە خولێ بکەینەوە تاوەکو هەم خەڵکی نوێ فیلمی دروستکە هەم پاڵپشتێکیش بێ بۆی کە ئەگەر توانیان فیلم دروستکان بۆ فستیڤاڵەکە بۆ هەنێ لە وەڵامی پرسیارەکانی تر ئەبێ بەڕێز کاک هەوراز محەممەد وەکو ڕاهێنەر خۆی جواباتەوە کە گرنگی دروستکردنی فیلمی مۆبایل چییە بەڵام ئێمە وەکو دامەزراوەی ویم هەموو شتێک پێشوەختە بیری لێکەینەوە هەر شتێکیش خزمەت بە گەنج و بەلاوان و بە توێژی سینەماکارانکە دامەزراویم ئامادەی تێدا. دەستە خۆش بە کاک شادوان مامۆستا هەوراز کەواتە پێمان بڵێ لە ئێستادا ئەو خولێکی ئەکرێتەوە لە بەم نزیکان ئەکرێتەوە بێگومان خولەکە چێ بەشداری تیاکات بۆچی ئەتوانێت سوودمەند بێت لە نێو ئەم خولەیە. دووبارە زۆر سپاس بۆ ئێوە بۆ هاوڕێیانمان لە ڤم فاوندیشن کە هەمیشە لە بواری جۆرا و جۆرە خزمەت پێشکەشەکەن جێی تەقدیرن بەڕاستی ئەم خولەی کە لە چەند ڕۆژی داهاتووە ئەکرێتەوە کە هێشتا ماوەی وەرگرتنی خەڵک با بڵێن هەر هەیە و خەڵکانی کە بیانەوێ بەشدار بن هێشتا فۆرمەکە کراوەیەوە توانن ناوی خۆیان تۆمار بکەن. ئەم خولە لە بیرکردنەوە سەرەتاییەکەیەوە پرسیاری ئەوەی کە ئایا ئەتوانین بە کەرەستەی سادە فیلم دروست بکەین یان گەنجەکانمان کە ناتوانن کامێرێکی سینەمایی بێن و سینەمۆبیلێکیان لەگەڵا بێ و تیمێکی گەورە کۆکەنەوە ئێگەر خەونێکی هەبێ بێ فیلمێک دروستکە ئەبێت چی بکە بنەڕەتی دروستکردنی فستیڤاڵەکەش خۆی ئەو بوو کە تۆ چۆن نەتوانین بە کەرەستەی سادە بە مۆبایل فیلم دروستکەی دوایی بیرمان لەوە کردەوە باش
ئەگەر کەسێک نەزانێت چۆن فیلم بە موبایل دروستەکە بەڵام حەزی هەیە ینی ڕەنگە خۆی فێرخوازی سینەما بێیان پێشتر چوزانم فیلمێکیشی دروست کرد بێ بەڵام هەندێک یان مەسەرەن هێ بیرۆکەی هەیە و نازانێت چۆن دروستیکە خولێکی منەظەمی ڕێکوپێک لە ماوەیەکی دیاریکراوە لە دروستکردنی ئایدیا و هەڵبژاردننی ئایدیا هەتا کۆتایی هاتنی فیلمەکە ئێمە لەگەڵ یانابین بە چەند قۆناغێکی جیاواز وا بکەین کە ئەم بەشدار بووە بە ڕێزانە بەشێکی ئەکادمی و بە زمانێکی زۆر زۆر سادە فێریان بکەین کە چۆن چ بیرۆکەیەک هەڵبژێرن دوای بیرۆکەکەیان چۆن گەشە پێبن دوای چۆن بیکەن بە سینناریۆ دوای ئەو سینناریۆ چۆن هەڵوەشێنەوە بە گرتە بەگرتە دوای مۆبایلەکەی دەستیان چۆن بەکاربێنن گرتەکانیان پێ بناسێنین حەجمی لەقتەکان و جوڵی کامێرەکان و هەموو ئەو شتانە لە مۆبایلەکانە دوایی چۆن ئەمانە ئیدیتکەن دوای چۆن فیلمێکی لە دروستکەن و ئیشەڵا هەوڵەکەمان بۆ ئەوەیە کە بتوانین لە دەرەنجامی خولەکەیە کە بە شێوکی هەوڵین مەدانیش بێ هاوکات تەنیا تیۆری نەبێ بەشکم لە دەرەنجامی خولەکەیە کۆمەڵک کورتە فیلمی تازەش دروست ببن ینی ئەمە ئیشێکی مەدانیشە بێ زۆرتر تاوەکو بە تەنیا تیۆری بێ. دەستان خۆش بێ کاگەوراس کاک شادوان ئێوە چۆن کەشێکتان وارەخساندووە بۆ بەشداربووانی نێو خولەکە کە بتوانن تەنها بە ئەوە نەبێت تەنها بە شێوازێکی تیۆریەوە نەبێت بەڵکو بتوانن بە پراکتیکیش ئەو کارانە بکەن کە مامۆستا هەوراز پێیانە لە نێو خولەکە. ڕۆک و بەڕێز مامۆستا هەوراز ئاماژەی پێکرد ئێمە لە سینەما دووشتی زۆر گرنگمان هەیە تیۆریمان هەیە پراکتیکی هەردووکشی گرنگن بەڵام زۆرجار لە سینەمایە پراکتیک و ئاکات تیۆری بەجێ بێڵە چکە تیۆریەکان بووی هەیە ئینسان لە بیری بچێتەوە ئەو بابەتانی کەوەری گرتو ئەو زانستی کەوەری گرتو وەکو بناغەیەک بۆی ئەمێنێتەوە بەڵام کاتێک کە تۆ بە مەدانی ڕوبەڕوویت مامۆستایەک ئەم بابەتە بۆ تۆ شەرحەکە هەنگاو بە هەنگاو لە قۆناغی بیرۆکەوە لە دروستکردنی لە چیرۆکەکەەوە کردنی بە سینناریۆ پاشان کۆکردنەوەی ستاف ئەم هەموو هەنگاوانە یارمەتی دەرێکی زۆر زۆر بەهێزە بێ و پاڵپشتێکی زۆر زۆر بەهێزە بێ بۆی ئەو کەسە باشتر خۆی ئامادەکە بۆ دروستکردنی فیلم چونکە دروستکردنی فیلم ڕاستە ئەوەی کە زۆرجار بەهرە و ئینسانەکە خۆی لە فیترەتەوە توانایەکی هەیە بەڵام ئەبێت تۆ ڕۆژانە ماگانە ساڵانە چەند خول بکرێتەوە ڕەنگە ئامادەیت هەبێت چونکە سەردەمەکە ئەگۆڕێت قۆناغەکان ئەگۆڕێت ئەگەر کەسێ بێ سینەماکارێکی باشی لێ دروست بێ سینەماکارێکی لێ هاتووی لێ دروست بێ پێویستی بۆیە لەو خولای بەشداریکە ینی بۆیە کاتێکە ئەم فیستیڤاڵی فیلمی دروستکردنی فیلم بە مۆبایل وشەکە ئەوە نییە مەسەلەن مۆبایل بەدەستەوەی زۆر ئاسانە نەخێر هیچ ئیشێک هیچ هوەرێک بەبێ سەلیقا بەبێ فێربوون بەبێ هەنگاونان بۆی ڕەنگە ئاسان نەبێ بەڵام بۆی کە ئەو کەسی کە بەشدار بووە لە خولەکە تێبگات دروستکردنی فیلمیش بە مۆبایل ئاسان نییە ڕێوشێنی خۆی هەیە بەڵام کە ڕێوشێنەکەی خۆی تێگەیشت ئەو کات ئەزانێت ئەتوانێت بە کەرەستێکی سادا ئەتوانێت بە بودجێکی کەم ئەتوانێت لە ڕێی مۆبایل و کۆمەڵە گۆشەنیگای تر وێنەی بگرێت کە ڕەنگە لە تەکنیکی بەرزە باشتر دەستی نەکەوێ بەڵام لێیا بتوانێت ئاسانتر دەستی پێ بکات بۆیە من بەدڵنیایەوە دامەزراوی ویم کەشەکەی ڕەخسانووە بۆەوەی کە هەم لە ڕێی ئەو خولەوە ئەگەر کەسێک تەنانە فیلمیش دروست نەکە یارمەتی دەرێک بێ بۆی ببێ بەدەرهێنەر یارمەتی دەربێ بۆی کە فیلمێکی هەبێت یارمەتی دەربێ بۆی کە فیلمەکانی بخاتە فیستیڤاڵەکانەوە ئەمە ینی گرنگی زۆر زۆر هەیە لە ڕۆ کەشەکە گونجێنراوە دامەزراوی ویم لەو لایەنەوە زۆر زۆر گرنگی بەلاوەیە بە گەنجەکانەیە تەنانە بە سینەماکارە ئەزمونونەکان ئەیە ینی تەنانەت کاگەوراز خۆشی ئەزانێت ینی ئەو کەسانی کە ئەزمموی سینەمایان هەیە زۆر جار فیلمیان زۆر دروست کردو ڕەنگە پیان سیر بێ لە باشە من بۆ فیلم بە مۆبایل دروستکەم حەزەکەم خۆشی دوای هەڵامی پرسیارە باتەوە ئاسایی نییە مامۆستا کەسێک کە ئەزمونێکی زۆر زۆر باشیە بێت فیلم بە مۆبایل دروستکە شەرمە یاخود نانە حتممەەوە ینی ئەگەر دیقەتان نابێت لەم ساڵانەی ڕابردووە زۆر دەرهێنەری گەورە لە دنیاە فیلمیان بە مۆبایل دروست کردەوە تەنانەت لە کوردستانیش هونەرمەندێکی گەورەی وەکو کاک تورەجی ئەسڵانی فیلمی بێنیشتیمانمان باڵە فیلمی بێنیشتیمانی دروست کرد کە خۆی یەکێکە لە دیۆپیا هەرە بە ناوبانگەکانی کورد و لەسەر ئاستی جیهانیش کەسێکی بەتوانە هات بە فیلمی ینی فیلمی بێنیشتیمانی بە مۆبایل دروست کرد بۆ زۆر کەسی تریش لە دنیای ئەمەیان کردووە مەسەلەکە چییە؟ ئێمە پێویستمان بۆیە بگەڕینەوە چیرۆکمان هەیە تەنیا ئەوە نییە پێویستمان بۆ بێ بڵێن ئیلا بێ کامێرێکی ئاری 35مان پێ بێ یان خەڵکیشی زۆرمان لەگەڵا بێ بەڵکو سوودوەرگرتنە لە کەرەستە جیاوازەکان
گرنگەوەی تۆ چیرۆکەکەت بگەێنی بە بەرامبەرەکەت مەسەلەکە ئەلەوەیە وەڵا ئێستا ئەو شەپۆلەشەیە لە نێو هۆلیوودا کە هەوڵ بم بە موبایلەکەی خۆیان کارێکی باش کارێکی جوان پێشکەشکەم بەڵام ئەگەر سینناڕۆیەکی باش و بێگومان چیرۆکێکی باشی هەبێت و وەنواندنەکان لە شوێنی خۆیان بێت کە ئەمەش هەوڵێکی زۆر زۆر باشە کە هاتۆ بۆ کوردستان و لە کوردستانیش بە هەمان شێوە ئەو هەوڵە بۆ فیلمسازانە تایبەتتر بۆ فیلمسازان ئەم هەوڵە بۆ لانی کەم لە دیوەکی تریشەوە و بەڕێز ئاماژەوپەیە ئێمە زۆرتر مۆبایلەکانمان بۆ سەرقاڵبوونە بە بابەتە ئینتەرتێمنتەکانەوە سەیری چزانم بابەتێکی پێکەی چزانە هەر سکرۆڵی پێەکەن و بەجددی خەڵک زۆرتر بەڵام تۆ چۆن وای لەکەی ئایدیاکەی بگۆڕێ بە مۆبایلەکەی تەنیا شت نەخوێنێتەوە تەنیا سیر نەکە ئەتوانێت خۆی شت دروستکە یعنی ببێ بە بەرهەمهێنەر ینی ئەوەش گۆڕینیم ئایدیا گرنگە بۆ فیلم سازە بە ئەزمونونەکانیش بە هەمان شێوەیە ینی ڕەنگە هیچ بەدووری مەزان مەسەن خۆشم لە داهاتوە بیرلۆ بکەمەوە سەرەن دۆکمنتریەک کە زۆر حەزەکەم بە فیلمی درێژ مەسەرەن بە مۆبایل دروستکەم چونکە ئەزانی چی هەندێک ئیمکان ئەدات بە فیلمساز مۆبایل کە ڕەنگە کامێری تر نەیە مەسەرم بە نمونە تۆ چیتە کۆڵانێکی زۆر باریکەوە یا دوکانێکی بچکۆلانەوە ڕەنگە کامێرەی گەورە نەتوانێت هەموو گۆشەکانێ بۆ وەربگرێت بەڵام مۆبایلەکەی دەست ئاسانی خیتە هەموو گۆشەیەکە و لە هەموو جێگەیەکە توانی وێنەی پێبگری زۆر ڕوانگەی تر کە پێشتر کامێرە نەیتوانی و نیشانمان بە مۆبایل ڕەنگە بتوانێت ئەو گۆشانشمان بۆ بدۆزێتەوە. من بۆ پاڵپشتی قسەکەی کاگەوراز ینی هەنێک گەنجمانە بوو لە ساڵین ڕابردووە گلی ئەوەیە کرد ئەی من دە سینەمانم خوێندووە دەست نەگەشتۆ بە سینەما ئێستا تۆ فرسەت و چانسێکی و هەلێکی زێڕێنە بۆ تۆ ڕەخسێنراوە بە مۆبایلەکەت فیلمەکە دروست کە مەرج نییە ینی ببیتە فیستیڤالی گەورەوە مەرج نیە خەڵاتی ببێت تۆ هەنگاویەکەمی پێ دەست پێکە یعنی تەنانە من پێم خۆشە دوای باسی ئەوەشکەم کە ئەو کەسێک کە فیلمەکە دروستەکات چ چانسێکی بردنەوەی ئەبێت بۆ ینی خەڵاتەکان بەڵێ زۆر زۆر ڕاستەکەواتە ئێمە لە کۆتایەکەیە گەڕێنەوە ئەو خاڵی کە پرۆدەکشنێکی گەورە گرنگ نییە تەنها ئەوە گرنگە کە چیرۆک و ناوەڕۆکی نێو فیلمەکان کە بێگومان ئەگەر بیرۆکەکان لە فیلمێکی بازرگانی نەچێت ینی بینیومانە هەندێک فیلم دروستکراون کە بە تەواوەتی لە فیلمێکی بازرگانی چوون و بەڕاستی هەر ڕێکلامێکی بازرگانی بووە چیرۆکێکی ئەوها بەهێزیان پێ نەبووە کە ئێمە بتوانین حەزمان لەبێت و بە دیاریەوەدا بنیشین هەم لە دەنگ هەم لە ڕنگ ناوێنە هیچ کامێکیان جوان نەبوو تەنها کارێکی بازرگانی بوو هیچی تر کەواتە تەنها چیرۆکەکە گرنگە کە بە مۆبایلەکەی خۆی ئەجرکەنی بۆ گەنجانەی کە تازەن یانوێ بێنە ناو بوارەکەوە ڕەنگە وەرگرتنی ئەو زانیاریانی کە تۆ چ بیرۆکەیەک هەڵبژێری بۆی کورتە فیلمێکی لەسەر دروستکەی ئەمە زۆر زۆر گرنگ بێ ڕەنگە کەسەکە کۆمەڵک بیرۆکەی جیاوازی لە مێشکابێ بەڵام تۆ لەویە هاوکاریەکەڵی ئەم بیرۆکەیان زۆرتر بۆ سینەما ئاگونجێ دوایی ئەم بیرۆکەیە چۆن بک بە چیرۆک چۆن سینناریۆکەی بنووسێ تەکنیکەکانی نووسینی سینناریۆ چوزانم دوایی ئەم سینناریۆ چۆن هەڵۆشێنێ دیمەن بە دیمەن جیای کاتەوە لە شەوا چۆن وێناگرێ لە ڕۆژات چۆن وێناگرێ ئەگەر دیمەنی چێوێ لە کافتریایەکە چۆن وێنە بگرێ ئەگەر دیمەنی چێوێ لە گۆڕپانێکی وەرزشیە چۆن وێنەی بگرێ جوڵە بە کامێرەکە چۆن بکات دوای مۆنتاژی ئەمانە چۆن بکات و هەموو ئەمانە بەتایبەت بۆ کەسانی کە تازەیەنە ناو بوارەکەەوە زۆر زۆر پێویستە بێ هەڵبەت ئەوانی کە پێشتر ئەزممویان هەیە ڕەنگە پێشتر خۆیان بزانن لانی کەم خولەکاتوانێت بیرخستنەوەیشی باش بێ بۆ ئەوان بەڵام بۆ تازە دەست پێکردوان زۆر زۆر گرنگە و من هەموو جارێک نمونەی خۆمێن وەڵام کاتێ من دەستم کرد بە دروستکردنی فیلم زۆر زۆر گەنج بووم خواخوام بوو یەکێک بەسیترین معلوماتم باتێ ئێستا خۆشبەختانە لە کوردستان دامەزراوی باش هەیە ینی مەسەرەن دامەزراوێکی و ویم کە هەلێکی ئاوا ڕەخسێنێ بەجارێ مجموعەیە خەڵکی زۆر بەشداریەکات بە شێوکی پراکتیکی ڕۆی دەورەکە بینی زانیارەکان وەرەگری دوایی هەلی ئەوت بۆ دروستە بێ فیلم دروستکەی دوایی هەلی ئەوت هەیە فیلمەوە یەکسە بخیتە ناو فستیڤالەکەەوە یعنی ئەمە چانسی گەورەیە بۆ گەنجەکانمان بۆی هەنگاوی تری بەدوایە بێت بەڕاستی مامۆستا خۆی شایدە ساڵانی ڕابردوو 10 ساڵە 5 ساڵە لەمەبەر لاچی خۆیەکێ بێ لەوانەیە کە بۆ خولێک چوبێت بۆ ئێران چوبێت بۆ سووریا چوبێت بۆ وڵاتانی دراوسێ فێری ئەم تەکنیکانە بووێت ئێستا خۆشبەختانە کەسانی شارەزا کەسانی پسپۆر وەکو دەرهێنەر بە ئەزمونن کاگەڕاست خۆی چەکەلوانی فیلمی درێژی کردووە چەنا فیلمی دۆکمنتاری و بەڵگەنامەی کردووە ئێستا ئەمڕۆ وەکو ڕاهێنەرێک هاتووە ئەم هوەری خۆی ئەبەخشێتەوە بەبێ بەرامبەر بەخەڵە بەبێ بەرامبەر ئەمە زۆر زۆمیمە ینی دامەزراوی بیم زۆر قازانجنەویسانە ئیشەکە ینی ئەیەوێت لە ڕێگەی ئەم خولانەوە لە ڕێی کەسانی پسپۆر و شارەزاوە بە شێوازێکی زۆر پرۆفشنەڵان و پیشەگەرانە خەڵکەکە فێربن ینی بۆیە ئەمە جێی خۆشحاڵیە کە ئەبینین ئێستا لەسەر توانەکانی ناوخۆی خۆمان ئێمە دایمە جەخت لەواکەینەوە
ئەڵێن با تکایە پشت بە ئەزمونونەکەی ناوخۆخما بەسین ئێستا لەم قۆراغاین لەبەرەوە خۆشحاڵین ئەتوانین مامۆستاکان ڕاهێنەرەکان کە کوردن واتوانن بە زمانی کوردی بابەتەکان شەڕەکەن بێگومان کەواتە مادەم باسەکەمان هەر ناوەڕۆکی فیلمە کوردیەکانە تاوەکو چەندێک هەوڵدراوە بۆ فێرخوازان کە ئەو چیرۆکانەی کە هەڵیەبژێرن و ئێوە ڕێنوێنیانەکەن بۆی کە چیرۆکەکانی کە هەڵی ئەبژێرن بە تەواوەتی لە چوارچێوەی کوردی خۆمانە بێت و واتە زیاتر با بڵێن کوردەواری بێت و خەیاڵی و بابەتان و یاخود دەروی کوردستان نەبێت. بەڕای من ئەبێت بیرکردنەوە بڕەخسێنین کەشی بیرکردنەوە بڕەخسێنین بۆ فێرخوازەکان هەر کەسە لە دنیابینی خۆیەوە تەماشای بکە سینەما بۆ جوانە کە ژانری جیاوازی تایە کە ستایلی جیاوازی تایە کە چیرۆکی جیاوازی تیا جێگا بێتەوە گەنجەکانی ئێمە هەریەکان لە پەروەردەیەکی کۆمەڵایەتی کولتوری جیاوازەوە ڕەنگە هات بێتن بە دڵنیاییەوە بێ ڕەچاوی ئەوە بکەین کە فیلمەکان یا بیرۆکەی بابەتەکان لە دنیای ئێمەیا بن و ئەو دنیای بن کە دنیای کوردەواری خۆمانی پێناسێتەوە بەڵام قەیچێکە کەسێک حەزی کرد کورتە فیلمێکی ترسناکیش دروستکە یاڵە دەی دروستی کە بەڵام لەو دنیا کوردیایە بۆم بێڵێرەوە کەسێک حەزی کرد فیلمێکی ساینس فیکشن دروستکە دەست خۆش زۆر گرنگە بەلامانەوە کەسێکتر حەزی کرد درام بێ چوزانم کەسێکتر حەزی کرد فیلمەکەی پۆلیسی بێ ئێمە کەشەکە ئەڕەخسێنین بازاڕەکە کەینەوە بار کەسێک بێ سەوداسەری خۆی تەنها کوردی خۆمان بە دڵنیایەوە ناوەڕۆکی چیرۆکە پێیوەست بێ بە ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی خۆمان زۆر باشە کەواتە کاک هەوراس کۆتا پرسیارە لە یەکەم باس لەوە کرد و لە نێو پیجی ڕسمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلاداتان ناوە کە ژماری کورسیەکان زیاد کراوە لە کاتێکە ژماری کورسەکان سنووردار بوون چۆن بوو کە ئاوا خەڵکێکی زۆر ناوی خۆیان نووسی و لینکێکی شتاندا ناوە بۆ ئەوی ئەو هەلومەرجانەی کە تایەتی بتوانم پڕیکەنەوە کە بێگومانەوە بۆ تۆشەکە کشاد بم پرسیارە. وەڵا من بەش بە حاڵی خۆم لەگەڵ و هاوڕێ ئازیزانەی ڤم فاوندیشن باسیۆم کرد کە من هەر ئەڕۆم دەرسەکە ئاڵێمەوە جا یەک بەشدار بووی سوودمەند لەوێ بێ یان 12 لەوێ بێ بۆ من فەرق ناکە 20 لەوێ بێ یا 50 لەوێ بێ بۆ من فەرق ناکە خۆ من یەک جار زانیەرەکە ئاگەێنم و هەتاوەکو وا بکەین زۆرترین بەشدار بوو زۆرترین سوودمەند بوو هەبێت هەم بۆ ڤم باشە هەم منیش دڵخۆشم کە لە ڕێی منەوە زۆرترین کەس چوزانم با بڵێن سوودی وەرگرتووە جا هەوڕانی فیلم خۆشوتیان کاک براز وەڵام جارە بێت و خۆڵ بژێرە لەبەری خەڵکیشی زۆر نامیان نردووە ئەیانێ بەشداری بکەن دیارەوەتم بەدڵنیاییەوە زۆر زۆمای دڵخۆشیمانە کە گەنجێکی زۆر ئەیانێ بەشداری کرد ئەمە یەک پۆینتی تایە کە بۆ من مهمە ڕاستەکەی خاڵک هەیە کە گەنجی ئێمە ژیان دۆستە بەرەو هونەرە ڕوا بەرەو کولتورە ڕوا بەرەو تێگەیشتووی و بەرەو پێشکەوتنە ڕوا لە کۆمەڵگایە چونکە بیرکردنەوە لەوەی کە کەسێک بێ فیلم دروستکە واتە کەسێکی معاصر هاوچەرخ بە بیرکردنەوەی مۆدێرنەوە بیر لە ژیانەکاتەوە ئەمە زۆر گرنگە بۆ من دەستە خۆش بێمە ساهوراس منیش وەڵام منیشەوەی دامەزراوی بیم سەرباری ئەوەی کە بیر لە کوالەتی خولەکە کاتەوە کە چ پسپۆ ڕێگەێنێت و ئەوانەی کە بەشداریەکە بەس لە هەمان کاتە ئامانجێتی زۆرترین کەس سوود وەرگێت چکە وەکوتم ئەمە هەلێکی زۆر گرنگە یعنی ئێستا ئەم هەلا ساڵانی ڕابردوو زۆر بە ئەستەم بەدەستەکەوت ئێستا کەشێکی وا گونجێنراوە کە ئەتوانی تۆ بەبێ بەرامبەر بیت ببی بە سینەماکار ینی بۆی هەیەتۆ لەسەر ئەساسی ئەم خولە 10 ساڵی تربێ 5 تربێ مانێکی تربێ تۆ فیلمێکی دروستکەی لە شوێنی ترابی ینی سینەما گەشتێکی زۆر گرنگە پێەکە بەس بکەیتە ناوی گەشتی لەوات هەموو جیهانە پێ بکە من ئەبێ یەکی تریش لەو خاڵی زۆر گیبێ من کە هەموو کەسێک سەرباری بەس بەشداریکردن نیە ینی تمۆح و هەوڵی ئەوەشی هەبێ کە هەوڵ بۆ برنەوەی خەڵاتەکان بە چونکە ئەمە 10 خەڵاتمان دەستنیشان کردووە لەم فستیڤالایە بۆ منە باشترین سینناریویە باشترین ئەکتەری کوڕکچە باشترین سینەماتۆگرافەرە دەرهێنەرە مەسەلەن ئەکتەری کوڕکچە بانمونە لایتینە ڕووناچیە تا ئەو بەشانی تری بەڵام لە هەمووی گرنگتر ئەو خەڵاتی کە ڤیمدیا تەرخانی کردووە ئەو بەڕێزەی ئەو دەرهێنەری ئەو سینەماکاری کە ئەبێتە براوی خەڵاتی ڤیمدیا بە تایبەتی هاوشێوی ساڵی پار فیلمێکی نوێی بۆ بەرەهەم هێنرێت لەسەر ئەرک و پارە و خەرجی دامەزراوی ڤیم بە باشترین شێوە دەستان خۆش بێت بەس کۆتا پرسیارم ماوەی لێسا ئامادەکاریەکان بۆ فستیڤال فیلمی کوردی مۆبایلێکیە زۆر باش ڕۆشە دەبێشەوە فیلمی باشمان بۆیە پێشبینیەکەم لەسەر بناغی ئەم خولەشکە دەست پێگەین خەڵکێکی تری باشتریش فیلمی جوانتر و باشتر پێشبینیەکەم فستیڤالێکی سەرکەوتوو لە ڕێمان بێ بەڵام بە هەوڵی هەمووان بە کۆشی هەمومان ئەی هێشتا دەرفەت ماوە بۆ ئەوەی کە فەرخوازم توان بەشدار من لەنێو ئەم خولایانە ئەویان ئێمە فۆرمان ئەوە لە وێبسایتەکە بڵاومان کردوێتەوە بە خۆشحاڵیەوە وەکو پێم وتی ینی خەڵکێکی زۆر سەر و سەکەس ئەو هەر لە ڕۆژانە باسمان کرد سەر و سەکەس بەڵام سەرباری ئەوەش خەڵک هەر داواکەن ینی هێشتا کات ماوەیە دەرفەت نەماوە
لە کۆتاکەتەکانیان هێشتا کاتمەوە لە کۆتایی ئێمە ڕاشێگەێنین هەل لە ڕێی میدیاوە ڕایگەێنین کە ئەمڕۆ خولەکە دەستپێک یانە و کاتەش ڕایگەێنی بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لەکوایە ئیتر ناتوانن فۆرم بکەنەوە. دەستان خۆش بێت بێگومان کورسات مەگەزینیش تاوی زانیارەکان و گازێتەوە گفتوگویەکی زۆر زۆر خۆش بۆ بەڕاستی من چێژم لێبینی ینی بەرنمەکە وەکو وەڵام و پرسیاری لێ نەهات بە تەواوەتی دیالۆگێک بوو کە گفتوگویەک بوو لە بینی ئەو دوانەتانە تایبەتتر زۆر خۆشحاڵ بووین کامڕۆ لەگەڵمانە بوون هیوادارین بەکاری جوانتر و باشترەوە هەمیشە لەگەڵمانە بن. زۆر سپاس بۆ ئێوە. دووبارە سپاس بۆ ئێوە.